ئەمڕۆ دێمە سەر ئەوەی کە کاریگەری فەلسەفە و دید و تێڕوانین و مەزهەبەکانی دەوروبەر لە تەشەیوع چەند بوو. یەکەم تەئسیر هی جوولەکەیە کە زۆر کەس دەڵێن تەشەیوع ئەسڵی شیعەگەرێتیەکە جوولەکەیە و لێرەدا ئیشارەتە دەم بە سێ شت: کاریگەری جوولەکە، کاریگەری دید و تێڕوانین و فەلسەفەی فورس خۆیان و کاریگەری زۆریان لەسەر تەشەیوعەکە، بۆیە زۆرینەی خەڵک کە شیعەن ئێستا هەر لە فارسان لە ئێران، نەک هەر فارس، چونکە ئەفغانی فارسە، بەڵام مەسەڵ نیوەی ئەفغان فارسە بەڵام متەئسیریش نین بەمە. سێهەمیش کاریگەری بودایزم لەسەری، بە تایبەتی لە دوای تەفکیرەکانی تری داهاتوویە و شیعەگەرێتی خۆی بازنەیەکی کراوەیە، بۆیە ئێستا شتی زۆر تەبیعی وەرەگرن ئەیخەنە ناوە، یعنی هەر شتێکی بیستن، شتێکی علمی. مەسەڵەن ئێستا پێتان سەیر نەبێ بەڕاستی کە عەلی کورانی شیعەیەکی ناسراوی لوبنانیە، کتێبێکی هەیە ئەڵێ مسەلەسی بەرمۆدە و عیلاقەی بە ئیمام مەهدیەوە. هەر شتێکی نوێ کە دێتە پێشەوە و تەئسیرێکی ئیمام مەهدی لەسەر، عیلاقەیەکی بەسەرەوە. جا سەیرە بۆتین سەرۆکی رووسیا ئەڵێن بابە خەڵکی حیلەیە کابرا ناوی ئەبوتین بوو، ئەبوتین و ڕۆژ دوای بوو بۆ ئەبوتین ئەیەکەی لێ بۆ بوو بە بۆتین. شیعە زۆر گەوجن، یعنی تەسەور کە هەر ڕیوایەتی هەر قسەیە هەر مەلایەکیان هەر معەممەمێک کەوتی ڕیوایەتێکمان هەیە فڵان شت، بۆیە جێ بێتەوە کە ئەڵێ حەدەثەنی حیماری، یعنی کەرەکەی ڕیواەتی لە کەری باوکیەوە کردووە لە باپیرە کەرەکەیەوە کردووە ڕوا هەتاچێتە سەر سەیدنا نوح. زۆر شت بە ئاسانی بە مێشکیان ناچێت. لەو جەبهانەی شەڕی عێراق و ئێرانە زۆر تەبیعی بوو کابرا ملی دەرهێنا و لە سارێکەوەی وەڵام ئیمام مەهدیم بینی لە ئاسمان. لەو جەبهەیە لە یەک لەحزەیەکە عالەمەکە من ڕوێ کردە ئاسمان و سەری ئیمام مەهدیان لە هەورا بینی و الله ئەکبەر، خوڕافات و دەجەل و وەکو قاپقاپەکەی شێخ عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای لێبێ. عەقڵ کە بچووک بووە کە ئازاد نەبوو، کە کەوتە ژێر تەئسیراتی سەبق الئەفکار، حوکمێکی پێشینە، مەوروساتێکی زۆری قورسی ئاوا، ئازاد نابێت لە مناقەشەکردنی. بەڵام ئەو شیعانەی هاتوونەتە دەرەوە لە ئەوروپا ئەژین، تەبەڕایان کردووە لە شیعەی ئێرانی و عێراقیش، باوەڕیشیان بەو معتەقەداتانە هەر نییە، هەر پێشیان سەیرە خەڵک باوەڕی پێیەتی.